ئێمە ژمارەیەک لە کارمەندانی کەناڵی کێنن لە ساڵی 2016ەوە واتە 6 ساڵە هەر یەکێکمان سێ موچەمان لە لای ئەو کەناڵەیە و لە ماوەی ئەم ساڵە دەستیمان پێ دەکەن هەر جارەی بە بیانوێک. ئەمەش لە کاتێکدایە بابەتی ئەم موچانەمان سەرڕای ئەوەی چەندین جار لە پێدانی بەڵێن کە پێمان بدەنەوە هەر لە ڕێخەری گشتی و خانەی ڕاپەڕاندن و خانەی جفاتی نیشتیمانی و جفاتی گشتی و بەرپرسانی بیستنەوەی گۆڕان ئاگادارن و داواکاریەکانمان گەیاندون. بەڵام بەداخەوە دوایین جار نزیکەی 2 مانگ بەر لە ئێستا لە ماڵی ڕەوانشاد کاک نەوشیروان لەگەڵ 2 بەڕێز کە نوێنەری چیان نەوشیروان مستەفا بوون گفتوگۆمان کرد و بەڵێنیان پێداین کە موچەکانمان بدەنەوە بەڵام هەندێک کاتیان پێ بدەین. ئێمەش جگەلە و کاتەی کە پێمان داون ئەوە چەند ڕۆژیشە تێپەڕیوە بەداخەوە بێباکانە نەمافەکانمان پێدەدەنەوە نە بەڵێنەکانیشان بردەسەر. گەشتکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان هەرەوە نیە دەسەڵات یان حزب دەسەڵاتدارەکان لەسەر شەقامەکان ئازار و ئەشکەنجەی ڕۆژنامەنووسان بدەن یاخود دەستگیریان بکەن یاخود لێیان بدەن. پێشەلکاری ئەوەیە زۆر جار لایەن خودی دەستگاکانی ئەو دەستگانی کە کاری لێ دەکەن پێشەلکاریان بەرابەرەوە دەکرێت جا لە نەمونی گرێبەست لە نێوانیان لە فشارخستەسەریان لە بڕنی موچەکانیان بە دوورخستنەوەیان لە کارەکاریان لەوەی کە کابراایەک ڕۆژنامەنووسە دێ بەرپرسیەکەی دەستگاکە کاری پێویستی بەکاری ڕۆژنامەنووسێ پێویستی بەوەیە کە چۆن لە تەڕەفی ئەو بێ لە ڕیزی ئەو بێ لە دژایەتی کردی ململانی ناو حزبەکانیان. بەداخەوە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بەڵێن لە باشووری کوردستان بەتایبەتر قوربانی سەرەکی و قوربانی ڕژمارەیەکن لە هەموو بەرامبەر هەموو لایەنەکان. ململانی سیاسی دەبێت هەر ڕۆژنامەنووس دەبێتە قوربانی، دۆخەکە نالەبار دەبێت هەر ڕۆژنامەنووس قوربانی دەبێت، لێنێ خودی دەستگاکەی ململانی هەیە هەر ڕۆژنامەنووس قوربانی دەبێت. بەپی پێویست بەپی گریبەستەکە بەپی یاساکە ڕێز لە کاری ڕۆژنامەنووسان کرێت و پێشکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس دەکرێت. لە یاساکاری ڕۆژنامەوانیە مادەی 7 بڕگەی 7 مەرجە سەپانێتی بەسەر هەموو کەناڵێکە کە هەر ڕۆژنامەنووسە کاری لەگەڵەکات نوسخەیەک لە گرێبەستێکی لەگەڵ ئیمزا بکات. نوسخەیەک لەم گرێبەستە بێتە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و بەپی ئەو گرێبەستە هەرچی ماف و ئیمتیازاتی ڕۆژنامەنووسەکە هەیە بەیان کراوی. بەڵام بەداخەوە لەم هەندێک لە کەناڵەکان پابندین بە بخاڵەوە یان پابندن بە بخاڵەوە، بەڵام نوسخەیەک لە گرێبەستەکە لێرن لای ئێمە بۆ سندیکای ڕۆژنامەنووسان کە هاوپێچ و هاوکات باڵێن هاوشێوە نیە لەگەڵ ئەو نوسخەی کە لای دادنووس ئیمزای لەسەر کراوە. یعنی دوو شێوازی گرێبەستیان هەیە، لە شێوازێکیانە زۆر دەستیان ئاوەڵاو کراوەیە نێرنە سندیکا، بەڵام نوسخە ڕاستەقینەکە لە لای خۆیانەوە شوێنیە. ڕۆژنامەنووسیش مەرجە هوشیاری ئەوە هەبێت کە گرێبەستەکە پێوترێ عەرەب قسەیەکی هەڵێ العقد شریعة المتعاقد، تۆ چی لەو گرێبەستیان نووسرا بوو ئەو پابندە بە تۆ. ئێستا ڕۆژنامەنووسانی کێنە لای ئێمە بەڕاستی هەندێکیان گرێبەستەکەی ماوەی بەسەر نەچووە مافەکەی بۆ وەرەگرینەوە بە پێی یاسا، بەڵام ئەوانەی کە گرێبەستەکەی بەسەر چوویان لە گرێبەستەکە نووسراوە کە هەر ڕۆژێک تۆ دەستبەرداری ئیشەکەت بووی کەناڵ بووی هەیە بەرەڵات کە دەرت کا بدنێرێتە ماڵەوە مافی ئەوە نەبێت داوایشێک کە خۆت ئیمزات کردو لە خوارەوە بە هیچ شێوەیەک و هیچ کەسێک هیچ سندیکایەک هیچ پارێزەرێک ناتوانێت ماف بۆ تۆ بگێڕێتەوە بۆ لەبەرەوەی تۆ خۆت ئیمزات کردووە لە گرێبەستەکە تا ئەڵی مافی ئەو ماوە بەو کەناڵە کە چی بکە کە من بنێرێتە ماڵەوە بە ئارەزوی خۆی. ئیتر تۆ چۆن ئەتوانی بەرگری لە خۆت بکەی؟ بۆیە هەموو جارێک من لێرە وتمانە سیمینارمان لەسەر کردووە، هەموو نوێنەری کەناڵەکانم بان کردووە، لە سلێمانی سیمینارێکی فراوانمان کردووە. تکایە ئەو گرێبەستی کە ئیکەن با ڕەچاوی مافی مرۆڤانێکی خۆتانی تیابێ ئەو نوسخەی کە ئینێرنە لای ئێمە با یەکسان بێ بۆ نوسخەی کە تۆ ئیمزایەکەی. لەم حاڵەتانە ئەم کێشانە کە دروست دەبێت ئێستا ئەتوانم بڵێم زیاتر لە 500 ڕۆژنامەنووس بێکار بوون لە ماوەی ئەم چەند ساڵە لە سلێمانی ورد ئێستا خەریکە کەناڵەکان هەنێک کەناڵەکرێتەوە بڕۆنەوە سەریش، بەڵام مافی بەشی هەرە زۆریان خوراوە. کەناڵ هەیە بە کاملی بە داخراوە کەناڵەکە نزیکەی 50 ڕۆژنامەنووس لە یەک کاتا بێئیش بوون. کەناڵ هەیە یان دەستگا هەیە 100 ڕۆژنامەنووسی گرێبەستەکەی هەڵوەشانونەتە کردوونێتە سەر جادە، بەڵام کە هاتوونەتە لای ئێمە سکاڵیان تۆمار کردو من سێرم کردووە گرێبەستەکەی وا ئەخوازێت کە 6 مانگەوە پێش تەواو بووە مافی تازەکردنەوەشی نەدراوەتێ. بەدەیان کەیسمان لەبەردەستەیە بەدەیان کەیس، بەڵام ئەوەی کە وەرمان گرتێتەوە نسبەتێکی کەم مافی ڕۆژنامەنووسەکانمان وەرگرتوتەوە موچەکەمان بۆ دابین کردوونەتەوە و ئیشیشمان بۆ هەنێکیان دۆزیوەتەوە، بەڵام بەشی هەرە زۆریان بۆ نمونە کەناڵێک داخرا 52 کەس هاتنە لای ئێمە کەناڵەکە هەموو داخرا هەر 52کەیان کە هاتن سێرمان کرد یەک گرێبەستیان بۆ نەکراوە، بەڵێ نێوان پێدرا بوو کە لە دوای با بڵێن سەرکەوتن لە هەڵبژاردن و ئەم شتانەیە گرێبەستیان بکرێ، بەڵام کە سەر نەکەوتن لە هەڵبژاردنەکەی گرێبەستیان بۆ نەکراو کەناڵەکەش داخرا و ئیزنیش دران، بەڵام نەمانتوانی بەداخەوە نەمانتوانی هیچیان بکەین. بەڵام بەدەیان ڕۆژنامەنووسی تریان کە گرێبەستەکانی هێنە بەردەستی ئێمە سێرەکەی کاتی گرێبەستەکە بەسەر نەچووە یان مەرجەکانی تایە لە ڕێگەی دادگاوە
ئەوەی کە پێوتری ماف و باڵ ئیمتیازاتەکان هەمویان بۆ وەرەگرینەوە بەدیان کەسمەنە بەردەستای بڵێ کەم نین ئەو پێشلکارانی بەرام بە ڕۆژنامە نووسان ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستانە چەند ساڵێکە میدیا و ڕاگەاندن لە هەرێمی کوردستانە پاشەکشێ بەرچاوی کردووە ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە میدیایەکی نیشتیمانیمان نییە و میدیا حیزبی زاڵەوە بەسەرەوەیە و سروشتی میدیا حیزبیش ئەوەیە کە ڕۆژنامە نووس ناتوانێت پیشەیانە ئیشکە و ئەو مامەڵەیەش کە بەرامبەر ڕۆژنامە نووسەکەی لە میدیایانەیە ناپیشەییە و زیاتر مامەڵەی حیزبیە و هەر لێرەشەوە ئیتر پێشەلکاریەکان دەست پێکات وەگوتم ئەو میدیانش کە زۆر و میدیا حیزبەکان و زۆربیان مۆڵەتیان نیە و لە سندیکات تۆمەر نەکراون دەنگی ڕۆژنامە نووسیاندا کپەوە نابیندرێن و هەر ئەمەش واکات نەتوانرێ بەرگریان لێ بکرێت و سندیکان نتوانێت هیچ شتێکیان بۆ بکات لە کاتێکا هیچ ئەمەرێکی ئەوتۆمان نییە کە ئەو ڕۆژنامە نووسانی لە نایەن خودی میدیاکانەوە ڕۆبەڕووی پێشێلکاری دەبنەوە و کەم نین ئەو ڕۆژنامە نووسانی بەهۆی ناچارکردو و یەچەڵپێکردنەوە میدیان ئەسڵ واز لێ هێناوە دوورکەوتونێتەوە و هیچ سندیکا و دامەزراوێکی نیشتیمانی ئەهلی نەبوو لە خۆیان بگرێت کەمە بۆ خۆی هەڕەشەیە لەسەر ئایندەی کاری ڕۆژنامە نووسی لە هەرێمی کوردستانە و بەرتەسبوونەی ئازادەکان و کەپکردنی ئەو دەنگانی کە کاریگەریان هەیە لەسەر ڕای گشتی و کۆمەڵگا ناکرێت ئەم بابەتانە بە شێوەک هەر زانیارێکی یاخود هەر پێشەلکارێکی کە بڵاو بکرێتەوانەیە چونکە ڕەنگە کاریگەری خراپی هەبێت لەسەر ئەدای ژن یاخود ژمارەی خانمە ڕۆژنامە نووسان لە کەناڵەکانی ڕاگەاندان چونکە خۆمان زانین لە هەرێمی کوردستان لە هێشتا کللتوری کۆمەڵایەتی و عەشایری ڕەنگە زاڵ بێ بەسەر هەندێک بابەتدا و ڕەنگە ئەگەر ئێمە ئەو داتایانە و خۆی بڵاو بکەینەوانێ ڕەنگە لەلایەن کەسوکارەکانەوانێ نەیەڵێت کچەکانیان یاخود ڕێژەی ئەو خانمە ڕۆژنامە نووسانە بەردەوام بن لە کەناڵەکانی ڕاگەاندن ڕەنگە ژمارەی ژنانیش و کچانیش لە ناو زانکۆکاندا کە ئەخوێنن بۆ ڕاگەاندن ڕەنگە ژمارەیان کەم بێتەوە بەداخەوە ئێمە بەردەوام داواکەین کاتێک کە ڕۆژنامە نووسان گرێبەستی کار لەگەڵ دامەزراوەیەکی میدیایی دەکەن جوان گرێبەستەکە بخوێنەوە بە هەموو مەرجەکانی گرێبەستەکە ڕازی بن دواتر گرێبەستەکە واژوو بکەن و کار بکەن بەڵام بەداخەوانێ ڕۆژنامە نووسان ڕەنگە هۆکارێکی سەرەکی ئەم بابەتە بە دەرەجەی یەک پێمان وایە کە ڕۆژنامە نووسانە بۆی کە خۆیان لە زۆر حاڵدا کە زۆر کەیساتوتە لای ئێمە کاتێک کە ڕۆژنامەکان خۆیان ڕازی بوون بۆ گرێبەستەی کە بە شێوەیەکی نایەکسانی داڕێژراوە بۆی کە ئیمتیازاتێکی زۆریەوە بە دەستگاکە و واجباتێکی زۆریەوە بە ڕۆژنامە نووسەکە لەگەڵەوەدا کۆمەڵێک بە کۆمەڵێک مادە و کۆمەڵێک خاڵ ڕۆژنامە نووسەکەی بە کۆمەڵێک بڕگەوە پەیوەست کردووە کە ڕەنگە نەعەدالەتێکی زۆری تێدا